داوا لە بەڕێز سەرۆکی هەرێم دەکەین ئەو پڕۆژە یا ئەو یاسای چاکسازیە کە چۆتە سەرۆکایەتی هەرێم یان لەم یەک دوو ڕۆژە دەچێتە سەرۆکایەتی هەرێم داواکارین لە سەرۆکی هەرێم بە هیچ جۆرە ئیمزای نەکا چونکە بەڕاستی هیچ ماف و ئیمتیازێکی کە ندامانی تیانە کە ئەوە ئێمە زۆر داوامان کرد و چوینە بەردەمی پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە گوێیان لێ نەگرتین. خاڵی دووهەممان تایبەتە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر باسی دادپەری و زۆر باسی یەکسانی دەکرێت. من دەڵێم بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەزانم گوێت لێمە، ئێوە دەزانن باش دەزانن کە موچەی کەمەندامان چەنە، بەڵام ئەمڕۆ بە وێنە بە جەنابت و بە هەموو خەڵکی کوردستان و بە هەموو ویژدان خوازێک دەڵێم ئەمە موچەی یەک مانگی پەرلەمانتارێکە، ئەوەش موچەی یەک مانگی خاوەن پێداویستێکی تایبەتە. خۆتان بە ویژدانەوە بڵێن ئەکرێت ئەمە دادپەروەریە، ئەمە چاکسازیە، ئەمە دیموکراسیە، موچەی یەک مانگی وەزیرێک و پەرلەمانتارێک و پلە باڵایەک بە عەلاگە دەیباتەوە، بەڵام موچەی یەک مانگی خاوەن پێداویستێکی تایبەت کەمەندامێ 100,000